فڕۆکەی ڕژێم لێدان 11 کەسمانی شەهید کرد لە ئێشی شیعرەکانم بەق جگەرگۆشەیەکم ئێشی پێگەیاندم. ئەو خەبات و قوربانیانەمان بکەین بە سەنگەرێکی تۆکمە کەی ئاڵاکەی نیشتیمانم لە شەقام و سەردیوار و باڵەخانە و دامەزراوە حکوومیەکان باڵی هیوای ڕادەوەشانن. من ساڵح حەلاجم ناوە هەر بە ساڵح حەلاجیش ناسراوم. هەروەکو عادەتەن با بڵێن لە ساڵی 55 لەدایک بووم لە ناوچەی کفری لە دەیەک بە ناوی عەلیانەوە. ساڵی 6 چوومەتە بەرخوێندن لە کفری. خوێندنم زۆر نەبوو لەبەرەوەی باوکم بووە پێشمەرگەی ئەمەیش ناچار لەگەڵ باوکمانە چوینێ دەرەوە. لە دوایە کە گەڕامەوە ئیتر هاتینەوە شار هەڵمەتێکی ترم کرد بۆ خوێندن و چی لە ڕێگەی مەلا و فەقێەوە و چی لە ڕێگای شەو خوێندنەوە ئەوانەوە ژیان واتە پێشەوە ئێمە لەگەڵ دوژمنێکی سەرسەختا بووین. ساڵی 1970 فڕۆکەی ڕژێم لێدان 11 کەسمانی شەهید کرد لە ناوێنە دایکم و برایەکم بوون جگە لە ئامۆزاکانم ئەوانی تر. بوو ساڵی داهاتوش ماڵ و مناڵی خۆم هەر ئەنفال بوو بەداخەوە هەرچەند مناڵەکانم هەر هەمووی ئەنفال بوون. لەگەڵەوەیشە هەموو نووسینەکان و کتێبەکانم تیاچوون. ئەلبەت ئەو نووسینانەیشە داخێکی زۆر زۆریان کردە دڵمەوە. کاتی خۆی باوکم وەختی خۆی شاعر بوو لە ساڵی 63 دیوانەکەی سوتا لە حرس قەومی سوتانی ئەیوت ئێشی شیعرەکانم بەق جگەرگۆشەیەکم ئێشی پێگەیاندم. ئەو خێزانم ئەنفال کرا ئامۆزای خۆم بوو ناوی بەفرا و فەرەج بوو. 5 کوڕ و کچێکمان هەبوو. کوڕەکانم بە ناوی هیوا و ڕێبەر و گەرمیان و کاروان و شاخەوان و زریان و کچێکشم بوو ناوی کوردستان بوو. هەموو ئەمانە ئەنفال کران و بێسەر و شوێن کران و پاش ئەوە خۆیشم بە برینداری گیرام. دوای ماوەیەکی لێبوردنە گشتێکە دەرچووم کە هاتمەوە هیچ کەسێکم نەمابوو. خوێندن بۆ من ئازارشکێن بوو. بە ئێستەیشەوە کاتێک کە حاڵەتێک دروست ئەبێ لە لام لەسەر ئەوم بابەتانە کتێبێکە گرمە دەستەوەی خوێنمەوە لەو ناخۆشیە دەرباز مەکات. لەو ناخۆشیە من بڵێم یەکێک لەو بەرنگاریە سەختانەی کەوات بەرامبەر بە ئازارەکانم من ئازارشکێنێکی کتێبم هەیە. من ئێستا 5,000 کتێبم هەیە لە 2 کتێبخانە لێرەکێ لێرەوەی کێک لەسەرەوە. مەجموعەی کتێبم چاپ کردووە تا ئێستا 15 کتێبێکم چاپ کردووە. 2 کتێبشم ماوە. ئێستا ئەوەی فەرهەنگی زاراوەکانی گەرمیانشم لەژێر چاپایە بەم ڕۆژ ماوە کەمەی شەڵا دەرێچێت. ئیتر من کتێب بۆ من یەکێک بوو لە بەرزبوونەوەی ورەم. ساڵی 92 خێزانی دووەمم پێکەوەنە. سوپاس بخوا چکە خێزانم چی ئەو مناڵەکانم کە هەمن لەگەڵ منە دروستن ئەزانن من بەچی شێوەیەک من بەخێوەکەنە ئەنی وەکو بڵێم وەکو مناڵ. لەم خێزانم 4 کچ و کوڕێکم هەیە. ئەلبەت کچە گەورەکەم ناوی ساڕێژە هەر بۆ ساڕێژی برینەکانم. کچێکی ترم ناوی سۆراخە سوپاس بەخواوە ئێستا ماستەرە خوێنێ. ئەویش هەر بۆ سۆراخی ئازارەکانی خۆمە. کچێکی ترم ئێلاخی ناوە ئەویش لە زانکۆ خوێنێ و بەشی بیرکاریە. کچێکیشم بەشی سامانی ئاژەڵی خوێن تەواوی کرد. ئەو 3 کوڕێکم هەیە کاکە بەڕێز ئەویش تەلەبەی زانکۆیە. دڵخۆشم بەوەی کە توانیومە بەسەر ئەو هەموو ئازار و برینانەیشمەوە مناڵەکانم بگەن بە پلەی ئەکادیمی بۆ خۆیان.
ئیتری لەویسەوە دوای ئێمە حەق ئەوە نییە تازە بگەڕێمەوە بڵێم ئای من ئەنفال کرام و من کوژرام و ئەوانە ئیتر پێویستە ئێمە بە شێوازێکی تر درێژە بە خەبات و بە بەرەنگاری بدەینەوە بە بورەیەکی بەرزتر ئەو خەبات و قوربانیانەمان بکەین بە سەنگەرێکی تۆکمە بەسێتی ترێمە بڕۆین بڵێن وەڵا ئای من ساڵە حەلاج مناڵەکانی ئەنفال بوو ئیتر چی بکەم ئەمە خەڵکەیە لە سیارەیەکە ڕووداوێکی سیارەیە ماڵ و مناڵیتی ئاچێت خەڵکەیە بەهر زۆر هەیە لە دنیا بەڵام من مناڵەکانم لە ڕێگەی شەرف و کەرامەتمان ڕۆیشت کەرافەتی ملەتەکەمان ڕۆیشتووە شانازی پێوەکەم کە قوربانیم داوە بۆیە ئێمەی کورد ئەنفال بووە من ناڵێم نابێتیشەوە بەڵام ئەو قوربانیانەی ئێمە زیاتر هانی ئێمەیان داوەکەوە بەردەوام بین لە خەبات من زۆر جار لە شعرەکانمە ئەو دەسەواژانم بەکار هاودووە بن و کوڕم بن و ئێوە بە هاوسەرەکەم و تۆ شعری تایبەتم بۆ هاوسەرەکەم و تۆ بۆ مناڵەکانم وتووە ئەم شعرەمە زۆر بڵاو بووەوە ئێوە نەبان مناڵەکان کەی سرودی خوایەوەتەن ئاواکەی دەبوو بەویلی سەرزاریان ئێوە نەبان کەی گەورەکان بزەی ژیان دەبوو بە شیرینی لێویان کەی گوڵخونچەی ئەم وڵاتە ڕستەی وشەی زانستیان لە ناو کوورەی هەندی عەشقدا دەکرد بە هەنگوینی ماچمان کەی ئاڵاکەی نیشتیمانم لە شەقام و سەردیوار و باڵەخانە و دامەزراوە حکوومیەکان باڵی هیوای ڕادەوەشان کەی ئەشکەوت و بەردەڵانی ناوچیاکان دەبوون بە هیمای بەرخودان چۆن شاخ پشتی دا ئەنوان بۆ سەرکەوتن بەرەوە ئاسمان ئێوە نەبان ئێستا تاکە یەک کەسێکمان نەیدەزانی ناو نەخشە و نەخشەی گشت کوردستان ئەی شەهیدە لەوەتی ئەم گۆڕستانەمانە دروست کردووە هەموو ساڵێک لە ڕۆژی چواردەی چوارە لە ماڵی خۆمانەوە بۆ ئێرە 22 کیلۆمەترە ئەم 22 کیلۆمەتر ئێمە بە پێتی خۆم و مناڵەکانم جاری وا بۆ ئەو سەردەمانە مناڵەکانم زۆر ورد بوون لە ڕێگان نیان نەتوانی ڕێ بکەن بە کۆڵ هەڵمانەگرتن چونکە ئێرە بۆ من نازانم گۆڕی کێ ئێمە چونکە ئێمە هەموومان ئێسک و پرسکمان تێکەڵ بوو بۆیە هەمووی بەین خۆمەزانم هەمووی بۆنی ئەو جگەرگۆشانی خۆمیان لێ دێ بۆنی هیوایە ڕێبەرە کوردستانە کاروانە شاخەوانە زریانە بۆنی ئەو مناڵانی خۆمان لەمە نابینم لە دوای ئەویش کە ئەو هەموو مەرگە ساتم بەسەر هات من کۆڵم نەدا لە ژیان کۆڵم نەدا لە قوربانی من دوای ئەوەیش برایترم شەهید بوو پێشتریش دایک و برام شەهید بوون دوای ئەوش وەکوتم برایتریشم شەهید بوون برازام شەهید بوون بەڵام لە نووسینە من کۆڵم هەر نەدا مقاومەی ئێستا کە هەمە پێم زۆر جار پێم ئەڵێن هەلاج چۆن ماویت ئەو مقاومەی خۆمە بە خۆشەویستی ئەو ئەنفال کراوانەوە ئەمەوێت درێژەی پێ بدەم یادیان بکەمەوە بۆیان بنووسم